دارستانەکان وەکو ئاماژەشم پێە بە حکمی گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بە حکمی زیادبوونی چالاکیەکانی مرۆڤ بەڕاستی لەژێر هەڕەشەیەکی مەترسی گەوران کە لە زۆری وڵاتانە بە حکمی گۆڕینی ڕەگەزی زەوی دارستانەکان بۆ ڕەگەزی تر وەکو مەسەلە نیشتەجێبوون و ئەمە کاریگەریشی گەورەی کردوتە سەر کەمبوونەوەی ڕێژەی دارستانەکان لە جیهانە کە لە مەترسیەکی گەوران هێما زانین هەموو جارێڵێن دارستانەکان بریتین لە سیەکانی گۆی زەوی کاتێک کە لە هەر شوێنێک دارستانێک لە ناوەچێ بێگومان ئەمە بۆ خۆی کاریگەری ژینگەیە کاتە سەر هاوسەنگی ژینگەی لەو ناوچەکە و لە کۆی سنووری جیهانیشە لە بەرۆی ژینگە بەڕاستی سنووری نییە لە هەر شوێنێ دارستان زەرەرێکی بەرەکەوە واتە لە کۆی سیستەمەکە زەرەر بەر ژینگە و دارستانەکە ئەمە یەکێکە لە خاڵە سەرەکیەکان. خاڵی دووەم مەسلەی ئاگرکەوتنەوەکانە کە لە جیهانە وەکو ئاماژەم پێدا ساڵانە تقریبا 400 ملیۆن هێکتار دارستانەکان ڕوبەڕووی سووتانە بنەوە کاتێک ئەو دارستانانە ئەسووتێن واتە هەموو ئەو ژیانی ئاژەڵ و باڵندە و هەموو ئەو بوونەوەرە بڵێن وردانەشی کە لە ناو ئەو دارستانانن بۆ خۆی تێگەچێ واتە کۆی سیستەمی ژینگەی لەو ناوچانە لە ناوەچێ بۆیە بەڕاستی ئەوانە کۆمەڵێ مەترسین لەسەر مەسلەی ژینگەی جیهان و پێبەپی ئەمەش زیادبوونی چالاکیەکانی مرۆڤ ژمارەی دانیشتوان زیادبوونی پرۆژەکانی نیشتەجێبوون ئەمەد بۆیە باڵانسەکە تێگەدا هەر ئەمەش بۆ خۆی هۆکارە لەسەرەوەی کە ئێمە زۆر جار گۆڕانکاریەکانی کەشوا بە دیادێکی سروشتی لاوە بین بەڵام دیادێکی سروشتی نییە بەڵکو دەستی مرۆڤی تایە کە بۆتە هۆی ئەو گۆڕانکاریانەی کە کەش و هەوا ئەمڕۆ ڕوو بدا و بە تایبەتی ئەم ناوچەی ئێمە کە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکێکین لە وڵاتانەی کە زیاترین کاریگەری کەوتۆتە سەرمان. ئەو مەسلەی فڕێدانی زبڵ و خاشاک من بە حکمیەوەی تا 2022 مدیرعامی غابات بووم زۆر جار ئێمە بەڕاستی بەهۆی ئەوەی شارەوانیەکان کە زبڵ و خاشاکیان فرێدەدا لە نزیکی دارستانەکان ڕوبەڕووی ئاگرکەوتنەوە بووین لە ناو دارستانەکان و لە ناو پاوانەکان زۆر جار ڕوبەڕووی ئەم کێشە و مەترسی و سکاڵاکردن و ئەم شتانە بووینەوە. ئاگرکەوتنەوە لە ناو ئۆردوگا کاتیەکان ینی خۆتان نەزانن ینی بە تایبەتی لەو ساڵانە لە دنیا بە تایبەتی لە منطقەی ئێمە بە حکمی ئەو بارودۆخە سیاسیە ناجێگیرەی لەم وڵاتی ئێمە هەبووە ینی زۆر ئۆردوگا کراوەتەوە کە ینی زۆر جار بوونەتە هەڕەشە و مەترسی بۆ ئاگرکەوتنەوە و لەوێشەوە بۆ ناو دارستان و پاوانەکان. بەردومانکردنی ناوچە سنووریەکان لەلایەنی وڵاتانی دراوسێەوە ینی بەداخەوە ینی ئەوە یەکێک بووە لە هۆکارەکان کە ئێمە زۆرەریکی زۆرمان کردووە لە ڕووی ژینگەیی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی هەر ئەو سەبەبە وای کرد کە بەندە لە ساڵی 2010 راپۆرتێکم پێشکەش کرد کە حەقا ئێمە کارێک بکەین لەسەر مەسلەی وەرگرتنی ئامار لەسەر ئەوانەی کە چ زەرەرێک بەر جوتیارانی ئێمە کەوتووە لە ساڵی 2010 لیژنەیەکیان پێکێنا بەندە لە ناو ئەو لیژنەیە بووم بە ملیارات دینار زەرەر نەک هەر لە ڕووی ژینگە بەر ئابووری هەرێمەکەمان کەوتووە لە ناو بڵێن جوتیاران و بەجێهێشتنی گوندەکانیان و مەڕ و ماڵات و کشت و کاڵ و هەموو ئەم بابەتانە ئەوە ڕەنگە لە هەموو وڵاتێکە ئەمە نەبێ بەڵام وڵاتی ئێمە یەکێکی لە وڵاتانی بەداخەوە ینی ساڵانە ڕوبەڕووی ئەو مەترسیە بینەوە بە بیانووی جۆرا و جۆر. تەقینەوەی مینی پاشماوەی جەنگەکان من بەپێی ئامارەکانی تقریبا 2008 تقریبا 7 ملیۆن مینی پاشماوەی جەنگی عراقیران هەبوو لە ناو بڵێن کێڵگەکانە کە زۆر جار ئەمانە بوون بە مەترسی بۆ سەر ئاگرکەوتنەوە و دارستان و پاوان و بە تایبەتی بەشێکی ئەو شوێنانی کە مینەکانی لێبوو هەر نەڕێگەی هیچ شتێکی نەبوو بەداخەوە کە ئێمەش ینی فڕۆگەی ئاگرکوژێنەوەمان بەو نەبووە بە شێوازێکە بتوانین کۆنتۆلیکەین چاوەڕێی قەدەری خوامان کردووە تا ئاگرەکە کاتە شوێنێک و بۆ خۆی ئەکوژێتەوە بۆ ینی ئەوە بەڕاستی مەترسیەکی گەورە بووە لەسەر دارستان و پاوانەکانی ئێمە.